زۆرێک لە تازە زاوەکانم پرسیاریان لا دروست هەیە چۆن مامەڵە بکەم لەگەڵ خەسووم ئەگە دەستی هاورد ئاسایە تەوقەی لەگەڵا بکەم ئاسایە ماچی شانی کەم ماچی سەری بکەم خۆشەویستانم چۆن مامەڵاکەی لەگەڵ دایکت خەسووتیش بە هەمان شێواز مامەڵەی لەگەڵاکەی هەر بەوەی گرێبەسێ ڕووی داوە لە بینی تۆ و کچێکە تەواو حەڵاڵ یەکتری بوون دایکی حتا وەکو قیامەت لێت حرام ئەمەش لە قورئانی پیرۆزە بڕاوەتەوە و ئومەهات و نیسائیکم یەکێکە لەو ئافرەتانی خوای پەروەردگار ئەژماری کردووە لە مەحرەمەکانت و ئەم بابەتە لە ڕووی شەرعەوە هەر بە هەمان شێوازە بۆ بووکیش کاتێ مامەڵاکە لەگەڵ باوکی مێردەکەی وێ لە ڕووی شەرعەوە زۆر ئاسایی ئەگەر هات و زاوا ڕۆیشتە ماڵی خەزوور پێویست ناکە زۆر خەسوو خۆی پرزە بکە و خۆی لێ بشارێتەوە نا ئەو شەرۆک و مناڵەکانی وایە وە شتێکی تریشەیە پرسیار لەبارەی یەکرێ ئەوش مەسەلەی ماچە ماچکردنی گۆنا باش وایە تەرک بکرێت حتا لەگەڵ پیاوانیشە مەکروه و کارێکی باش نییە حتا ئینسان خۆی لێ دوورخە باشترە بەڵام تەبیعیە ماچی دەسیکەی ماچی شانی ماچی سەری وەکو ڕێزێ